کەتەم باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر هەم لە خزمەتتانە لە بەرنامەیەکی تری دیالۆگدا. ئازیزان، تەکنۆلۆژی بەرەو پێشەڕوە، ڕۆژ نییە ئاسی ئەم تەکنۆلۆژیە حتا دەستپێیاکردن بە سیارەکانی تر نەچێتە پێشەوە. تەکنیک و بەکارهێنانی ئەم تەکنیکەش لە ئاستێکی زۆر بەردەوام ئاچێتە پێشەوە. مێشکی بەشەر و دەستپێیاکردن بەوە هێزگار لە پێشە. لە زۆر بواری تری کۆمەڵایەتیدا دیسان ئەو پێشکەوتنە ئێمە بە خۆمانەوە بینین، بەڵام لە لایەکی ترەوە ئێمە ئەبینین کە توندوتیژی بەرامبەر بە ژنان بەردەوامە. بۆچی توندوتیژی بەرامبەر بە ژنان بەردەوامە؟ بۆچی ئەم ڕەوتە لەگەڵ ڕەوتی کۆمەڵایەتی، ڕەوتی ئابووری و ڕەوتی سەنعەتی و هەموو شتێکی تر نەچوێتە پێشەوە؟ بۆچی داناچڵەکین و بەرامبەری بێستین؟ چه خەتابارە، چه بەرپرسیارە لە بەرامبەرەمانەدا؟ ئەمانە چەند پرسیارێکی تر پێشکەش بە میوانی ئەو بەرنامەیە کاک سلێمانی قاسمیانی، شاعر و نووسەر و هەڵسوڕاوی سیاسی و بەتایبەت هەڵسوڕاوی سیاسی لە بواری مەسەلەی ژناندا کە لە سوێد بەتایبەت کە دژ بە قەتڵی ناموسی ئەناسرێت داوەتمان کردووە لەو بەرنامەیەدا. بێ کاک سلێمان گیان بەخێر بی بۆ بەرنامەیە. زۆر سپاس و سڵاو لە هەموو بینەرانی بەڕێز. کاک سلێمان، هەروەک لە پێشەکێکا باسم کرد، ئەو هەموو ئاڵوگۆڕ، یعنی سرعەتی ئاڵوگۆڕی تەکنیک و تەکنۆلۆژی و عەقڵی بەشەری و دەستپێیاکردن بە زۆر شت هێزگارە سەریعەچێتە پێشەوە، بەڵام لە لایەکی ترەوە بینین توندوتیژینی بەرامبەر بە ژنان لە ئەگەڕێتەوە بۆ چەند هەزار ساڵ لەوە پێش. ئایا ئەم تێڕوانینە یا ئەم معرفیکردنە شتێکی دروستە یاکو من ئیشتباکەم؟ پێم وایە نەخێر لەو بابەتەشەوە ئێمە زۆر چوینەتە پێشەوە. بەداخەوە هەروەکو تۆش باست کرد، مەسەلەی توندوتیژی دژ بە ژنان بەداخەوە سەرڕایتەوای ئەو پێشکەوتوانێکە لە کۆمەلگای ئینسانیدا بەدی دەکرێت هەر بەردەوامە. بەڵام تەبیعەتەن ئەم توندوتیژیە لە هەموو شوێنێکی دنیا وەکو یەک نییە، لە هەموو شوێنێکی دنیا ئەستورایی و یعنی زۆر و کەمیەکەی وەکو یەک نییە، بەڵکو بەشێکی زۆریشی پەیوەندە بە کام دەسەڵاتە سیاسیە لە وڵاتێکی تایبەتیدا لە وڵاتاندا حکم دەکات. چونکو مەسەلەی دەسەڵاتی سیاسی تەبیعەتەن بەشێکی زۆر مهمە. بەڵام حتا لەو شوێنانشکە مەسەلەی مافی ئینسان و مەسەلەی بەرابەری مافی ژنان و زۆر پێشکەوتوترە لە حتا تەنان لە وڵاتێکی وەکو مەسەلەن سوێدەکە باس بکەین، دیسانیژە و توندوتیژیە دژ بە ژنان نەفەوتاوە و بەداخەوە زۆرە. بەڵام ئەگەر بین و مقایسە بکەین ئەوەی کە لە سوێد و لە بەگشتی لە وڵاتانی ئەوروپا مەسەلەن لە غەرب ڕوودەدات لەگەڵ ئەوەی کە لە وڵاتانی ئاسیایی، لە ئێرانیا، لە کوردستان بین بەراورد بکەین، تەبیعەتەن فەرق و جیاوازەکەی زۆرە. و ئەو بەشەی کە بۆ تەنانەت لە پێشکەوتترین وڵاتانی دنیاشدا ئەم توندوتیژیە دیسان بەردەوامە، تەبیعەتەن ناگەڕێتەوە سەر زاتی پیاو یا اختلافی بینی ژنێتیکی بینی ژن و پیاو. ئەوە پیاوبوون نییە کە دەبێتە هۆی توندوتیژی دژی ژناندا، بەڵکەوە کۆمەڵگایە ئەو جامعەیە کە تێیدا دەژین ئەو شەرایطە بە وجود دێنە، شەرایطی توندوتیژی و خشونەت دەخەڵێنێ. دەوڵەت هەتا لە پێشکەوتترین وڵاتەکانی دنیاشدا دەسەڵاتی زۆرە. بەڵام وەختە جامعە تەبەقاتیە
معنایەوەیە کە ئینسانەکان نابەرابەرن. نابەرابەری باعثی زۆر مەسەلەی جیاوازی کۆمەڵایەتی، ئابووری اقتصادی، مەسەلەی ڕوحی و ڕەوانی دەبێت و کە ڕنگدانەوەی ئەوەش تەبیاتەن خۆی لە توندی تیژیدا دەبینێت. وەختە دەسەڵاتدارە بەسەر بێدەسەڵاتدا، هەر ئەوەش لە ذاتی خۆیدا لە بینی ئینسانەکانیشدا هەرەوە دووبارە دەخڵقێتەوە کە ئەو کەسەی دەسەڵاتی هەیە دەسەڵاتی خۆی دەنوێنێ بەسەرەوەی کە بێدەسەڵاتترە. چونکو مەسەلەی توندی تیژی لە سوێد تەبیاتەن توندی تیژی فقط دژ بە ژنان نییە. ئەو توندی تیژیە کە هەیە لە کۆمەلگای هەتاگە لە باسی لە سوێدیش بین زیاترین توندی تیژی بینی پیاو لەگەڵ پیاوە، یعنی زیاترین قوربانیەکانی توندی تیژی هەتا لە کۆمەلگایەکی وەکو سوێدیشدا زیاتر پیاو دەکوژێن، زیاتر پیاو بریندار دەبن، زیاتر پیاو دەکەونە بەردەم ئەم توندی تیژیە. بەڵام توندی تیژی تەبیعەتەن ئەوەی کە بۆ توندی تیژی پیاوان دژ بە ژنانیش هەروە بەردەوام و وا زۆرە دەگەڕێتەوە هەر ئەو بۆچوونەکە لایەک تەبیعەتەن بە ئەرە بۆچوونەی کە دەسەڵاتت بەچێ دەشکێ بەسەر ئەودا زۆر دەنوێنی. ئەوە لایەکی تەبیعەتەن وتم هەمتاوی ئەو مەسەلەی ڕەوانی و مەسەلەی اقتصادی و مەسەلەی کۆمەڵایەتیانەی کە لە جامعەی سەرمایەدار لە بەوجودێن ئینسان بەکێشێک بەو جێگایە کە زۆر بکات خشونەت توند و تیژی بکات لە بەرابەر هەتاوێک کە لەگەڵی دژی. ئێوە لە سمینارێکە لە دانیشتنێکە ئاماژەتان بە ڕقمێکی 4500 نەفەری کردووە لەسەر توند و تیژی بەرامبەر بە ژنان، حتا قەتڵ و کوشتن و ئالەوانە لە وڵاتی سوێد لە بینی ساڵی 2019 تا 2020 وابزانم شتێکیا بۆ سوورەتەوە لەوێ ئێوە ئاماروەرقامێکی زۆرێنەوە. من ئەلبەتە دواتریش ئەسمە سەرەرە و پرسیارە، چونکی بەڕاستی بۆ من گرنگە مەسەلەن هەر لە وڵاتی سوێد ئەو ژنانەی وا پەنا ئەبەن بە پۆلیس و بە دەوڵەت بۆ ئەوە خۆیان بپارێزن بەجێگەی ئەوە ژیانێکی باشیان بۆ دەستە بەسەر بکرێت یا بۆیان ئامادە بکرێت تقریبن خەنە شوێنێک وەکو چاودێری بەسەرای وەکو زیندان وایە ئەبەسرێنەوە، مەحدودیەتیان بۆ پێش دێت. زیاتر ئەو جوانانەی چ کوڕ چ کچ کە تووشی کاری خراپە دبن دزیەکەن یا کاری خراپ لەو بابەتەوەکەن ئەیان بنەوە شوێنانە ئێوە کچێشوە لەلایەن بنەماڵەکەیەوە توند و تیژی بەسەرکەرەوە هەرەی بنە شوێنی وە. مەبەستم ئەوەیە کە ئەمە لەگەڵ ئەو توند تیژەوە بەرامبەر بە پیاوان جیاوازە، چونکی یەکرێ بڵێن توند و تیژی بەرام لە کۆمەلگا هەیە ژن و پیاوەکو یەک، بەڵام ئەوەی وا بە دەلیلیەوە کەسەکە ژنە ئەو تایبەتمەندیە پێدات. لە وڵاتێکی پێشکەوتوی وەکو سوێدا چۆن ئەکرێت ئەو هەمووە پێشکەوتنە ئەو هەمووە علم و زانست و ئاگاهیە، بەڵام دیسان ئەو ئامارە ئێمە ببینیت. ئەو ئامارەی تۆ باست پێکرد لە ماوەی 2 ساڵدا ئاماری تەنیا ئەو ئامارەیە کە ئاماری کە سەبارەت بە توند و تیژی ناموسیە لە واقعدا دەنا ئەگە ئاماری باسی توند و تیژی گشتی بەسەر هەموو ژنان لە سوێددا باسکەین هیچ ساڵە بەداخەوە کەمتر لە 20,000 و لە 25,000 ناکرێت، یعنی زیاتر لەوەیە ئەو ئامارە لە ساڵدا حتا لە سوێددا. بەڵام ئەو 4,000 کە تۆ باست کرد لە ساڵی 2019 پۆلیسی سوێد بڕیاریدا کە هەر شکایەتێکە لە پۆلیس بکرێت ئەگەر شکایەتەکە پەیوەندی بە توند و تیژی ناموسیەوە بێ کۆدێکی تایبەتی بدەنەوە پێی ئەو کۆدا. ئێستا ڕەن دوای لە توولە ئەم 2 ساڵەدا نزیکەی 4,400 کەسێک ناوت برد شکایەت کراوە، یعنی شکایەتێک کە پەیوەندی هەیە بە توند و تیژی ناموسی. وە تەبیعەتەنەوە ئەگەر بەراورد بکەین کە چەند پەنابەر یا چەند کەس کە بە ڕەگەز دەگەر سویدی نین دیارە و ئامارە ئێستا زۆر نییە 2000 لە ساڵدا، بەڵکو تەبیعەتەن توند و تیژی
زۆر زیاترە لەم 2000 بەڵامەوە تەنیا 2000 کە پۆلیس دەکەوێتە بەردەست پۆلیس. بەڵام بۆچی ئەگە بە گشتی بازم بچم پرسیارەکەی تۆ گشتی بوو لەسەر مەسەلەی توندتیژی بۆچی ئەمشتا دیسانیش هەر بەم جۆرە لە وڵاتێکی پێشکەوتوەکو سوێددا هەڕ بەداخەوە تا ئەو کاتەی کۆمەلگای ئەمە کۆمەلگایەکی سەرمایه‌داری و کۆمەلگایەکی چینایەتی بێت ئەم دوو توندتیژیە دژ بەژنان بەگشتی قەتەن لەبین ناچێت تا وەختێک ئینسانەکان بە تەواویەوە کۆمەلگا بە تەواوی کۆمەلگایەکی بەرابەر نەبێت چونکو دەڵام بەشێکی زۆری هۆی ئەم توندتیژیە دەگەڕێتەوە ئەو هەلوو مەرجە کۆمەڵایەتیە ئەو شەرایەتی کە بۆ ژیانی ئینسانەکان دەخۆڵقێت و لەسەر ڕوح و ڕەوانی ئینسانەکان کار دەکات تەبیعەتەن ئەوە دەبێتە هۆی توندتیژی لە شکلی جۆرا و جۆری خۆیدا و ئەوەی کە بۆ دژبەژنان ئەم دوو توندتیژیە بەم شکوەشە بێتە خۆی دەنوێنێ. دەڵام بازم هەردەگەڕ سەرەوەی کە وەکو مەسەلەی زۆرکردن کۆمەلگا حتا لە کۆمەلگایکی وەکو سوێدیژە دیسان کۆمەلگایەکی چینایەتی و کۆمەلگای زۆری چینی دەسەڵاتدارە بەسەر بێدەسەڵاتدا و ئەم زۆرە بەم شکلە خۆی لە ناخوداگایش لەبین لە ئینسانەکاندا دەنوێنێتەوە کە ئەوەی کە دەسەڵاتت پێ دەشکێت زۆری خۆت بەو دەشکێنی وەش دەگەڕێتەوە سەر بەشێک لە خودی ئەم بنەمای چینایەتی قدرت حتا لە وڵاتێکی دموکرات و پێشکەوتوی وەکو سوێددا. بەڵام وەکو باسیش دەکەی بەداخەوە ئەوانەی کە توندتیژیەکە تووشی توندتیژیەکە دەبن زەرمەند دەبن لە توندتیژیەکە تازە ئەوانن کە دووبارە پەنابەنە حەشارگە و لە عاشارگەدا بشین لە حاڵێکدا توندتیژی کەرەکان زۆر گۆکان لێدەرەکان ئەوان ئازادتر بەڕاتاگەل دوای بڵێ لە دوای زیندانیکردنیشدا لە زیندان بێنە دەرێ ئەوان ئازادتر دەگەڵم بووە ئەوانەیە کە بەتایبەت لە دەگەڕێتەوە سەر توندتیژی ناموسی ئەکسەریەتی ئەوانە تازە هیچ وەخت ناتوانن بە ئازادی بژین بەڵکو دەبێت هەمیشە لە عاشارگە لە شوێنی نهێنیدا ژیان بەسەر بەرن کە ئەوە منیش لەگەڵ تۆ هەڵڕام شتێکی نائینسانیە و شتێکی زگدیژنە بەڵکو دەبێت کۆمەلگا بە جۆرێکی تر ڕەفتارکە بەڵکو ئەوە دەبێت توندتیژی کەرەکانن دەبێت خۆیان شانەوە توندتیژی کەرەکانن دەبێت کار بە جۆرە ڕەفتاریان لەگەڵ بکرێت کە نەتوانن ئازاری تر بە ژنان و بە هەڵنێزیەکانی خۆیان بگەێن و ئەوانن دەبێت دوور بخوێنەوە نەیەکی ژنەکان و ئەو کەسانی کە توندتیژیان بەسەر دەکراوە. ئێوە ئاماژتان بەوە کرد کە کۆمەلگا ئەبێ نوعێکی کە ڕەفتار بکە مەبەست چییە لە کۆمەلگا نوعێکی تر ئایا مەبەست خەڵکە مەبەست دەوڵەتە مەبەست بنەماڵن چێن کۆمەلگا کێ ئەبێ جۆرێکی کە ڕەفتار بکە لەو بابەتەوە گەرەکرێت تۆزیحی زیاتر بدە. وەختە من باس لە کۆمەلگا دەکەم تەبیعەتەن لە دەرەجەی یەکەمدا مەبەستم دەسەڵاتی سیاسیە ئەو کەسێک کە دەسەڵاتی سیاسی بەدەستەوە ئەو بەرپرسە لە بەرابەر هەر شتێکە لە ژیانی کۆمەڵایەتیدا لە جامعەدا ڕوودەدات. دیارە بەرپرسی سەرەکی ئەوانن ئەو کەسێک کە دەستی دەڕوات ئەو کەسێک کە دەستی بەسەر خێر و نیعمەتەکانی جامعەدا دەگەڕێت ئەو کەسێک کە هێزی پۆلیس و زۆری نظامی بەدەستەوە ئەو کەسێک کە تەواوی دارایەکان و اقتصاد لەژێر دەستیدا دەگەڕێت ئەو کەسێک کە دەسەڵاتی بەسەر فەرهەنگ و کولتوری کۆمەلگاژە دەگەڕێت و بەسەر مەدرسە و بەسەر سینەماکان و بەسەر هونەر و هەموو شتێکدا هەموو شتێک لە بەردەستیدا دیارە بەر لە هەموو یەخیاوام گیرە ئەوانن بەرپرسن. بەڵام تێباتەوە بمعنایەوە نییە کە خەڵکیش بەگشتی دەسەڵاتی نە چونکو خەڵک خۆ بە بڕوای من مەڕنین کە دەوڵەت شوان بێ بەسەریاندا و خەڵک دەسەڵاتی نەبێت لە هەموو کۆمەلگایەکدا خەڵک تەنیا خەڵک خۆیەتی کە دەتوانێت کۆتایی بە زوڵم و زۆر و بە بێبەشی و بە
بحقوقی خۆی بگەێنەوە تەبیعەتەن ڕاپەڕینی خەڵکە هەڵستانی خەڵکە بەرەنگاربوونەوەی خەڵکە دش بە تند و تیژی دش بە زوڵم و زۆر دش بە ناعەداڵەتی بە هەر شتێکی نائینسانی کە لە کۆمەلگادا لە جامعەدا ڕوودەدات دووبارەوە خەڵکن بەرپرسن بەڵام خەڵک بەگشتی شتێکی ناڕوونە وە دیارە لێرەدا ئەو دەم باسی جوڵانەوە کۆمەڵایەتەکانی کە لە کۆمەلگادا هەن بشایی سیاسی عزابی سیاسی ڕێکخراوەکان ئەوانش بەشێکی گەوریان هەیە بەتایبەت جنبشایی ئەحزابی سیاسی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن و بە مخالفی دەسەڵاتی سیاسی دەزانن ئەوان تەبیعەتەن سەهمیان هەیە لە بەدیهێنانیەوە ئاڵ و گۆڕیە و بەرپرسن لە بەرابەر ئەو شتێکە لە کۆمەلگادا ڕوودەدات بەڵام سامی هەر ئینسانێکە کە خۆی کە ئەم توێژیە دەبینێ و پێی ناڕازیە و دەبێت تەبیعەتەن لە بەرابەریدا بوەستێتەوە بەڵام دەڵێم تا ئەو کاتەی دەسەڵاتی سیاسی نەگۆڕابێت مشکلەتی وە قوتی خۆیان دەمێنێ بۆیە تەلاش یا هەوڵ بۆ گۆڕینی ئەم دیاردە کۆمەڵایەتیانە ئەم دیاردە فەرهەنگیانە ئەم خوشونەتە لەگەڵ تەلاش و لەگەڵ هەوڵ بۆ گۆڕینی سیاسەت یا خستنە ژێر فشاری قدرەتی سیاسی بۆی کە ئاڵوگۆڕی سەرەکی و بنەڕەتی بە وجود بێنێکە تەبیعەتەن هەمووی ئەوانە بەشدارن بۆیە مەسەلە فقط دەوڵەت نییە بەڵکو ئەوانەی کە بەرەنگاری دەوڵەتن ئەوانەی کە دژ بە دەوڵەتن ئەوانەی کە پێیان وایە دەوڵەت دەوڵەتێکی نابەرابەر و نائینسانیە تەبیعەتەن سەهمیان هەیە لەوەی کە دەبێت بێنە مەیدان دەبێت دژ بەم نابەرابەریە دژ بەم تند و تیژە ژن کوژیە یا زوڵم و زۆریە جا فەرق ناکە زوڵم و زۆری لە هەر کەسێ بکرێت تند و تیژی لە هەر کەسێکی بکرێت وەلی بەتایبەت ژنان کە لە کۆمەلگای نابەرابەر و بەتایبەت لە ئەگەر لە وڵاتانی خۆماندا باسی بکەین لە دەرەوەی کە نابەرابەری ژنان لەوە زیاتریش لەبەر چاوترە هەموو ئێمە بەشمان هەیە و دەبێت لە بەرابەریدا ڕابوەستین و دەنگمان بەرزکەینەوە. زۆر چاکە ئێستا بە بینە سەر وڵاتی خۆمان یا وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەت کوردستان زۆر جار ناسراوە بەوەی کە لە دوای شۆڕشی گەلانی ساڵی 57 ڕەوتی چەپ و ڕەوتی پێشکەوتن خواست لەو بەشە لە ئێران زۆر گەشەی سند و توانی فەرهەنگێکی تایبەتی لەو بەشدا جێبخات ژنان هاتنە سەر ساحەی سیاسی مەسئولیەتیان وەرگرت و بەشدار بوون لەو دەستکەوتانەدا بەڵام هەر لەو کۆمەلگادا ئەبینین کە توندتیژی بەرامبەر بە ژنان جاری وایە زۆر زەقە ماوەیەک لەوە پێش کابرایەک کچەکەی ئەسووتێنێت بەڵام هیچ شتێک بەرامبەر بەو کارە قیزەونە ناکرێت زۆر شتی کە کراوە مەبەستمەوەیە مەسەلەن کەسێ ئەبەخشێ لەلایەن لە ماڵەی مەقتولەوە ئەو کەسەی قاتڵەکە ئێبەخشن خەڵک ئەچن بەرەو پیریەوە وەکو جەژن و وەکو خۆشی وەکو دەستکەوت بەرامبەر بە قانونی قەساس هەڵسوکەوتی لەگەڵاکەن بەڵام شتێکی وا ڕووەدا کەس ناچێتە بەردریای ئەو ماڵە ئەو کابرا شەرمەزار بکات تەظاهوراتی بەرعەلێ بکە پێی بڵێ ئەوەی وا تۆ کردوتە کارێکی خیزەونە دلیلەکەی چییە دیسان وتم دلیلەکەی چییە بۆچی ئەو بەو ئاستا ئەم بەشیان لەگەڵ ئەو بەشانی تر بە یەکەوە ناڕۆن لە یەک ریزانین پێشکەوتنەکە لە یەک ریزانین ئەگەر خەڵک دێنە سەرخیابان بۆ شتێک بۆ ئەمریکایان نایەن دیسان هەر ئەو جیاوازیە هەیە بۆچی ئەبێ بەو شێوەیە بێت تەبیعەتەن ئەوەش چەند لایەنی جۆراوجۆری هەیە بەڵام لە چەند لاوەتوانی سەیری بکەین بەڵام من پێم وایە یەکێک لە مهمترین دلیلی ئەوەی کە ئێمە لە کوردستاندا مەسەلەن
نابینی وەکو تۆ دەڵی خەڵک بڕژێتە بەر دەرماڵی بە کوژانی ژنانیا بە کوژانی کچان وە شەرمەزاریان ناکات تەبیعەتەن بەشێکی دەگەڕێتەوە سەر بڵاوبوونی چەندە فەرهەنگی ناموسی بەربڵاوە و چەندە پێگەی فەرهەنگی ناموسی لە کۆمەڵگای ئێمەدا چەندە زۆرە. بڕای منەوە نیشاندان دەوەی کە فەرهەنگی ناموسی وەسیحترە لەوەی کە ئێمە بیری لێ دەکەینەوە بە خاتریەوەی شتەکە فقط کوشتنی کچێک لەلایەن باوکیەوە نییە کە بڵین زۆر قیزۆن و زۆر نائینسانیە باوکێک کچەکە کوژێت، بەڵکو زۆر گەورەترە لە کوشتنی مناڵێک بەدەستی باوکی بەڵکو دەگەڕێتەوە سەر مەسئلەی بنەڕەتی ئازادی خۆشەویستی ئەوەی کە کۆمەڵگای ئێمە کۆمەڵگای پیا و سالار کۆمەڵگای ناموسی چۆن دەڕوانێتە سەر مەسئلەی خۆشەویستی و مەسئلەی سێکس و مەسئلەی تەبیعەتەن لێرەدا ئازادی ژن بەسەر گیان و لەش و جسم و ڕوح و ڕەوانی خۆیدا وەختێ کە بەداخەوە سەرڕایەوەی کە کوردستان زۆر لەباری سیاسی خۆیەوە کانگای درێژەدان بە شۆڕش بوو لە دوای ڕووخانی شادا و ساڵها چەکدارانە لە کوردستاندا دیش بە دەوڵەتی کۆنەپەرستی ئیسلامی ڕاوەستاین، بەڵام بەڕای من ئێمە لەو مەیدانەدا بەو جۆرەی کە دەبێ دش بەو فەرهەنگە بوێستینەوە نەوەستاین. تەبیعەتەن ئێمە زۆر ڕەفیقی زۆر پێشمەرگەی ژنمان هەبوو لە ڕیزەکانماندا، تەبیعەتەن تا ئەو وەختەی کە پێشمەرگەی ئێستا لە شارەکاندا بوو مەسەلەی توندوتیژی دش بە ژنان ڕێژەی زۆر لە خواردتر بووە نهار بۆ تەبیعەتەنەوە دەگەڕێتەوە سەر ئەو سەردەمەی کە ئێستا شۆڕش بەردەوام و ڕوحیەی شۆڕش لە نێو خەڵکدا ماوەتەوە، هەرچی شۆڕش و ڕوحیەی شۆڕش ڕوحی شۆڕش لە نێو خەڵکدا بمێنێتەوە ئەم نەوعە لە توندوتیژی یا هەتا مەسەلەی زۆر کاری نائاسایی دیکەی کۆمەڵایەتی ڕێژەی دێتە خوارەوە. بۆیە تەبیعەتەن لە ماوەی چەند ساڵەدا ئەم مەسەلە بەم جۆرە لە بەرچاو نەبوو، یا هەتا لە پریودتا چەند ساڵێکیش بوو کە مەسەن بۆ بێنەگە باس لە سنە بکەین ڕۆژی 8 مارس ڕۆژی ژنان کۆ دەبوونەوە بە سەدان کەس بەبێ ئەوەی ترسیان لە ڕژێن بێت بۆ ئازادی بەرابەری ژنان قسەیان دەکرد. ئەوە پریودێک بوو کە بەداخەوە وردە ئەم دەورەیەش نەماوە. ئێستا دەبینین حزوری جوڵانەوەی پێشەوە حزوری کۆمونیستەکان سوسیالیستەکان و ژنانی ئازادی خواست بەگشتی دژ بەم ئارەساتانە بۆ ئازادی و بەرابەری ژنان زۆر کەم ڕەنگتر بووە و ئەوە تەبیعەتەن دلیلەکەی لەو بارەوە دلیلێکی سیاسیە، تەنیا مەسەلەی فشار و زەخت و زۆری حکوومەت نیە، بەخاتیەوە زەخت و زۆری حکوومەت و ناموسیبوونی ئەم حکوومەتە یا پشتیوانیکردنی ئەم حکوومەتە لە فەرهەنگی زیدی ژن و زیدی ناموسیات لە ڕۆ ڕۆژی خۆیەوە بووە، بەڵکوەوە دەگەڕێتەوە سەر بەشێکی تەبیعەتەن دەگەڕێتەوە سەر ئەم وەزعیەتەوەی کە ئێستا بەداخەوە ئەم جنبشە کەم ڕەنگترە و ئەوەی کە ئێمە دەیبینین جنبشی ناسیۆنالیستی و حتا جریانەتە مەزهەبیەکان دەبینی لێرە و لەوێ زیاتر دەتوانن خۆیان نیشان بدەن کە ئەوەی کە ئەوان دەتوانن زیاتر خۆیان نیشان بدەن تەبیعی بەشێکی تەبیعیە بەخاطر وەختی حکوومەتێکی مەزهەبی و زیدی ئینسانیە ئاساییترە کە ئەم جۆرە جوڵانەوانە مەیدانیان بۆ بەرەخسێت و مەیدانیان پێ ببرێت، یعنی حتا ئەگەر دەوڵەت دژیشیان بێت دیسان بە شکلێک ڕێگە خۆشکەرە بۆ ئەوان تا ڕێگە خۆشکەر بێت بۆ جوڵانەوەیە کە ئەو جوڵانەوانەی کە بۆ ئازادی و بۆ بەرابەری ژن و پیا و بۆ ئازادی خۆشەویستی لە کۆمەڵگادا خەبات دەکەن. ئێمە پێشتر باسی ئەومان کرد کە ئەو بەرپرس دەوڵەتە، بەرپرسی سەرەکی دەوڵەتە. ئەگەر دەوڵەت ئەم یا دەسەڵاتدار نەکرد بڵێن دەوڵەتە و شوێنە ئەو کەسێوا دەسەڵاتدارە
ئەگەر نەیتوانی ئەو ئەرکەی وا لە سەرشانێتی بەڕێوەبەرێ کێیە ئەتوانێت ینی بچێت وەکو بەرپرس لێ بکۆڵێتەوە یەخەی بگرێ و پێ بڵێ نابێ ئەوە بکەیت ئەوە لە کاتێکی شایە ئەبینین کە ئەوە لە ئاسی کۆمەڵایەتی مەسڵ خەڵکو و هێز سیاسیەکان و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان زۆر سیر و عجایب داناسڵەکەن بەوە دەی چۆن ئەبێ ئینتزارمان ببێ ئەگەر شتێکی وا بێ ئینسان بچێ یا خەڵک بچن یەخەی ئەو بەرپرسە بگرن یا دەوڵەت یا و دەسەڵاتدارە بگرن. ڕاستە لێرەدا هەمومان بەرپرسین لێرەدا هەر زاتێک کە لەم وڵاتە وجودی هەیە هەر ئینسانێک کە لەم وڵاتە وجودی هەیە و خۆی بە دژبەری ئەم بۆ چوونە دەزانێت دژبەری ئەم تونند و تیژیە دەزانێت بەرپرسە لەوەی کە دەنگی بەرز بکاتەوە بەرپرسە لەوەی کە دەوروبەرەکانی خۆی لەگەڵ خۆی کۆ بکاتەوە بەرپرسە لەسەرەوەی کە هێزی ئازادی خواز هێزی بەرابەری خواز هێزی دژ بە زوڵم و زۆری و تونند و تیژی دژ بە ژنان هێزی پارێزەری خۆشەویستی ئازادی خۆشەویستی بەهێز بکات و بیخاتە گەڕەوە و ئەوە بۆ معنایە تەبیعەتەن بە تایبەت ئەو هێزانەی هێزی سوسیالیستی و هێزی چەپ و هێزی ڕادیکاڵی کۆمەلگا کە دژ بەم فەرهەنگ و بەم سیاست و بەم بیر و بۆچوونانەن بەرپرسن تەبیعەتەن لەو باوەرەوە و دەبێ ئەوە بە هەمان ئەندازەکە دژایەتی هەوڵدان بۆ هێنانە خوارەوەی ئەم حکوومەتە بە هەمان ئەندازەکە تەلاش بۆ ئازادی و بەرابەری و بۆ ڕێکخستنی کرێکاران بۆ ئازادی اتحادیە و تشکیلی ئەحزاب و ئازادی قسەکردن و ئازادی بیر و ڕادەربڕین بە هەمان ئەندازە تەلاش و مبارزە بۆ لە بینبردنی فەرهەنگی ناموسی فەرهەنگی زدی ژن بەشێکە بەشێک بێت لە خەبات و لە مبارزەی دائمی ئەحزابی پێشڕە و هێزە پێشڕەوەکان و جەریاناتی پێشڕە کە بەداخەوە دەڵام لەم بارەوە کەمکاری بووە لەم بارەوە بەو جۆرەی کە دەبێ ئەم هێزانە لە مەیداندا نەبوونی ئەگەر لەو پێشتیش لە سەردەمێک زیاتر لە مەیداندا بوون ئێستا بەداخەوە زۆر کەم ڕەنگتر بووەتەوە و دەبینین کە کۆنەپەرستی بە دەلیلی ئەم دووربوونەوەی هێزە پێشڕەوەکان دەبینی کە ڕەنگی کۆنەپەرستانە و جەریانە کۆنەپەرستەکان زیاتر مەیدانیان پێدرێت و زیاتر دەبینرێن و زیاتر خۆیان دەتوانن نیشان بدەن هەرچەند بە معناوەیەک کە تەبیعەتەن ئەوە نییە کە کوردستان هێندە کۆنەپەرست بە بەڵکو لە وڵاتێکی کۆنەپەرست لە دەسەڵاتێکی کۆنەپەرست و زدی ئینسانیدا دیارەکە ئەوانە زیاتر دەردەخرێن ئەوانەیە کە میدیاکان پەریان پێدەن بەڵام بەشێکیشی تەبیعەتەن بەشێکی زۆر گرنگیشی لەگەڕێتەوە سەرەوەی کە هێزی ڕادیکاڵ و پێشڕە و هێزی بەرابەری خواز کەمکاری کردن و بارەوە ئەوە مەسئولیەتێکی زۆر زۆر گرنگ و لەبەرچاوە کە دەبێت هەموو ئێمە یەک بە یەکمانەوانە کە دژ بەم توندی تیژە و دژ بەم فەرهەنگی ناموسیە و ئەم کۆنەپەرستیان قۆڵی هەڵماڵین و لە هەموو مەیدانێکەوە تەلاشی بۆ بکەین چ لە مەیدانی سیاسیدا چ لە مەیدانی فەرهەنگیدا لە مەیدانی هونەریدا لە هەموو لایەنە لە هەموو مەیدانێکی کۆمەڵایەتیدا. من حاڵی بوونەکەی خۆمتان پێڕا بگەێنم ئێوە لە ئەوەڵەوە باسیەوەتان کردکە بەرپرسی سەرەکی دەسەڵاتدارانن بەڵام ئێستا لە هەموو ئەو تۆزیحاتانەی واداتان بەرپرس کۆمەلگایانی خەڵک چونکە ئەگەر دەسەڵاتدار نەیکرد دیسان هەرەوە خەڵک ئەچێ یەخەی ئەگرێت دێتە سەر شەقام یا ئاڵوگۆڕ بۆ وجود دێنێت ئەوەی وا دەسەڵاتدار نایکات دیارە ئەو کۆمەلگایە کە نەجوڵاوەتەوە یا هەڵ نەستاوە یا وەخەبەر نەهاتووە دیسان ئێمە ئەبێ هەر ڕووبکەنە کۆمەلگاکە یعنی ڕووبکەنە ئەو هێزە بەرپرسی سەرەکی دیارە ئەوەی وا لێیە پرسیتەوە دەسەڵاتدارە بەڵام
هێزی ئەسلی لێپرسینەوەکە ئەوەی کە ئەتوانێت ئاڵوگۆڕەکە بەوجود بێنە دیسان هەرە و کۆمەلگایە کە بریتە لە خەڵک بنەماڵە هێزی سیاسی ئەحزاب و جەرایاناتی سیاسی و زۆر شتی تر وایە چاک تەرجمەم کردەوە شتانەوەی باسان کرد قسەکە درستە چونکو من خۆم هیچ وەخت ئینتزارم چاوەڕانیم لە جمهوری ئیسلامی نییە کە بێت دژ بە فەرهەنگی ناموسی ڕاوەستێت بەخاطر خودی ئەم حکوومەتە لە بناغە و لە بنەڕەت و بە قانون و بە هەموو ئیدارەجات و فەرهەنگ و سازمان و ئەرتەش و پۆلیسیەوە پشتیوانی ئەم فەرهەنگەیە بۆیە تەبیعەتەن دەڵم وەختی دەڵم مەسئولیەتی ئەسلی دەکەوێتە سەرشانی خودی دەوڵەت منزورم وەیە کە قاتڵەکە بکوژەکە ممکنە باوکێک بێت بەڵام بکوژی ئەسلی ئەم دەسەڵاتە سیاسەیە کە نایەت بەر بە باوکەکان بگرێت یا بۆ خۆی لە مەیداندان بەم باوکانە یا بەم بکوژانە ئەسلی بۆ معنای دەڵم مەسئولیەتی ئەسلی سەرشانی دەسەڵاتی سیاسیە بۆیە بۆ کۆتایی هێنان بەم توندی تیژیە بۆ کۆتایی هێنانی یەکجاری بەم توندی تیژیە هیچ ڕێگایەکتر نیە غەیرە زۆرکەم دەسەڵاتە نائینسانیە بڕوخێنین بەڵام چه دێڕخندە ڕاستە هەرێمە خۆمانی معنایە دووبارە بۆیە دیارە لەم بارەوە بەرپرسەکە خۆمانین دەبێت دەسەڵات بڕوخێنین خۆمانین کە دەبێت فەرهەنگێکی تازە بخۆکەین خۆمانین کە دەبێت قۆڵ هەڵماڵین و کارێک بکەین کە هەروەکو چۆن تۆ دەڵی ببێتە دەچن بەردەرماڵی کەسێک دەرن بڵێن هەڵگەڕێتەوە لە حکمی قساس و قبول نەکا کە کەسێک ئەعدام بکرێت بەم جۆرە ببێتە شەرمەزاری وەختێ باوکێک برایەک دایکێک توندوتیژی بکات سەبارەت بە کچەکەی بە دلیلەوەی کە کەسێکی خۆش دەوێت یا بە دلیلەوەی کە قسەی لەگەڵ پیاوێک کردووە و ئەوە تەبیعەتەن ئەم فەرهەنگ دروستکردنە هەرچەند ئەو کەسێک کە دەسەڵاتی بەدەستەوەیە دەسەڵاتی زیاتریشەیە بۆی کە بەر بە پەرستاندنی ئەم فەرهەنگە بگرێ بەڵام مەسەلەکە خەباتێکی سیاسی و ئەم خەباتە سیاسی و خەباتی فەرهەنگیە تەبیعەتەن وەخت دەست لە دەستی یەکدانەوە لە یەک جیا ناکرێنەوە بەو معنایە ڕاستە ئێمەی پێشڕە و ئێمەی ڕادیکاڵ ئێمەی بەرابەری خواز بەرپرسین لە بەرابەر ئەوەی کە ئەو دەوڵەتە تاکەی ئەم دەسەڵاتی زدیژنە تاکەی لەسەر پێ بمێنێت و تاکەی ئەم فەرهەنگە بەردەوام بێت دەبێت خۆمان بێنین خوارە. بڵێ ئێوە لە بدایەتی باسەکەتانە ئاماژەتان کرد بە وڵاتانی پێشکەوتوو وەوتتان لە ئاستی دنیادا بەشێک لە وڵاتەکان ئەم دیاردەیە کەمتر دیارە ئەم دیاردەیە کەمتر ڕوئەدات توندوتیژی بەرامبەر بەژنان مەبەست ئەوەیە دیسان ئایا ئەوە هەر دەسەڵاتدارەکانن کە توانیویانە ئەم دیاردەیە کەم بکەنەوە یا دیسان بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی بووە کە توانیویەتی ئەوە جێبخات و ئەوە تابۆ بکە یعنی نابێت پشتیوا ڕووبدات ئەوە کامیان بوون دەسەڵاتە یاکو دیسان ئەوە مێژوویەکی هەیە و خەڵک بەشدار بوون تیا و تاو ئاستەگەاندویانە. ڕاستە لێرەشداوە خودی دەسەڵاتی سیاسی نەبووە کە هاتووە بەم ئاڵ و گۆڕی پێهێنانە یا بەم گۆڕانکاریە بەم دانانی یاسای یاسادش بەم توندی تیژەیە ئەوەی کە ژنان زیاتر بە مافەکانیان کەم بەڵکو ئەوەش دەگەڕێتەوە سەر ئەو جوڵانەوە سیاسیانە ئەو جوڵانەوە ئیجتیماعی و کۆمەڵایەتانە لەم کۆمەلگادا وجودیان هەیە و لە مەیداندان و دەسەڵاتی سیاسی مەجبور دەکەن سیاسەتی بگۆڕێ مەجبور دەکەن قانون بگۆڕێ مەجبور دەکەن نۆرمی تازە بەسەر کۆمەلگادا بسەپێنێت و قانونی تازەدانیەوە دیارە لێرەشدا ئەوەی کە ئەم تەوازنی قوایە بە جۆرێکی ترە لە وڵاتانی غەربدا لەسەر پیا و چاکی دەسەڵاتی سیاسی نیە بەڵکو لەسەر بەرەو پێشچوونی لەسەر بەردەوامبوونی ئەم خەباتە سیاسی و فەرهەنگیە لەلایەن تەبیعەتەن
جوڵانەوە جۆرا جۆرەکان جوڵانە چ جوڵانەوەی ژنان چ جوڵانەوەی سوسیالیستەکان جوڵانەوەی بەرهاو ڕادیکاڵی جۆرا و جۆرکە لەم وڵاتانەدا زوریان هەیە و دانانیشن داناسەکەێنە هەرچەند کە دیارە دەڵام وەزع لەگەڵ لە وڵاتانی ئەمە هەرز و ئاسمان فەرقی هەیە بەڵام ئەوەی کە لێرەش دەخۆڵکە ئەماڵ و گۆڕیانی کە لێرەش بە وجود دێن داواقعدا دەسەڵاتی سیاسی مەجبور دەکرێت بە پێکێنانی گۆڕان. پێم خۆشە یەک دوو نوکتە ڕوون بکەینەوەی ئەوە کە باسمان کرد کە دیارە مەسئولیەتی ئەسڵی ئەکەوێتە سەرشانی خەڵک بۆ ئەوەی کە دەسەڵاتی سیاسیش مەجبور بکەیت بۆ ئاڵوگۆڕی تیابێت. ئێوە هەروەها ئاماژەتان بەوە کرد کە ئەم پێشکەوتنە هەر لەو کۆمەلگای ئێستەی سەرمایەداریە زۆر جار چۆتە پێشەوە، یعنی ژنان توانیویانە بە بەشێکی زۆر لە داخوازیەکانیان بگەن و بە ئازادیەکی زیاتر بگەن. بۆ زۆرەوە بەراورد دەکرێت مەسەلەن لە وڵاتانی ئیسکاندیناوی وڵاتی وەکو نۆروێژ و نازانم فینلەند لە ئاستی جیهانیە یەکن بۆ ئەوەی کە حقوقی بەرابەری بینی ژن و پیاویان فەلمان ببێت. پەسکەوا بێت دیسان ئەمێ ئەوە ڕوون بکەینەوە ئایا ئێمە ئەبێ هەر تەبعاً دیارە ئەو نظامە عاملی ئەسڵی ئەو ناعەداڵەتی و هەڵاواردنەیە هەرو نظامەیە، بەڵام هەر لەو نظامەدا زۆر دەستکەوت بەدەساتووە. بۆیە ئەڵم ئەبێ خەڵک چاوەڕوانی ئەوە بن ئەو نظامە هەڵوەشێتەوە تاکو هەموو شتێک لە بێن بچەیە هەر لەو نظامێشدا ئەکرێ زۆر دەستکەوت بەدەست بێنین و بچینە پێشەوە و ئەتوانین ئەوە بە ئاسێکی زۆر زۆر کەم بگەێنین. طبیعەتەن بۆەوەی کە ئاڵوگۆڕی لە کۆمەلگای بە باسی ئێرامکەین ئێران بە وجود بێت بۆ هەر ئاڵوگۆڕیەک پێویست ناکات چاوەڕوانی ڕووخانی حکوومەت بین، بەڵام ئەگەر باس لەسەر بەعزە شتێک هەیە ناموسیە بۆ حکوومەتە، بەعزە شتێک هەیە دەگەڕێتەوە سەر زاتی بوون و نەبوونی ئەم حکوومەتە. بە تایبەت مەسەلەی ژنان یەکێک لەو مەسەلانەیە، مەسەلەی ئازادی خۆشەویستی یەکێک لەو مەسەلانەیە کە من باوەڕ ناکەم جمهوری ئیسلامی بکرێت بەو جۆرەی ئێمە دەمان هەوێ لەم قامەتە سیاسی کە جمهوری ئیسلامی تێیدا هەیە ئەو پاشەکشەیە بکات یا دان بنێ بەسەر مافی ژنان، بەسەر مافی ژن، بەسەر گیان و ڕوح و جسم و سکسی خۆی داڕۆکو چۆنێمە لە وڵاتانی ئەوروپایدا دەیبینین. بۆیە بۆ ئەم لەم مەیدانەدا تەبیعەتەن ممکنە لە بەعزە شتێکدا بتوانانی پاشەکشەی پێ بکەیت لەسەر ئەوەی کە ئازادی مەسەلەن دامەزراوەی ئەنجومەنهای ژنان یا ڕێکخراوی ژنان بتوانێت قبول بکات، بتوانێت لە چوارچێوەی قانونەکانی جمهوری ئیسلامیدا بەعزە پاشەکشەیە بکات، بتوانێت وەلی لەسەر ئازادی و بەرابەری واقعی ژن و پیاو لەسەر لە بینبردنی فەرهەنگی ناموسی کە شەرتەکەی قبولی ئازادی ژنان بەسەر جسم و گیان و ڕوح و سکسی خۆیاندایە بەسەر ئازادی خۆشەویستیدایە باوەڕ ناکەم ئەم حکوومەتە بەبێ ڕووخانی بتوانێت بەو خەڵک بتوانێت ئەم ئاڵوگۆڕیە بەم جۆرە بە وجود بێنێ. بەڵام دیسانی ژووکو باسمان کرد حکوومەت لایەکێتی خەڵک لایەکەی تریەتی وەختێ لە نێو کۆمەلگادا دژایەتی لەگەڵ حکوومەت ئەوەندە بەرز بێت کە دەوڵەت ئیتر نەتوانێت بەو ڕاحەتیە خەڵک سەرکوتکات معنایەوەی کە دەتوانێت لە زۆر مەیداندا مەجبور پاشەکشە بکەین بتوانێت خەڵک خۆی بەگشتی لەباری فەرهەنگیەوە گەیەنە پلەیەکی تر و ئەم مەیدانە تەبیعەتەن مەیدانێکی ئاواڵەیە لەباری فەرهەنگی خۆیەوە چۆن بەڵام بۆی کە بەگشتی واخەم بتوانین بەتابەت وەختێک باز لە فەرهەنگی ناموسی دەکەین بۆ ئەوە دەبێم حکوومەتە بڕوخێنین تا حکوومەتە ڕوخێنین ناتوانین بەم جۆرەی کە دەبێت فەرهەنگی ناموسی لە وڵاتانە منە بە خاتریەوەی هەموو شتەکە لەسەر ئازادی و بەرابەری واقعی ژن و پیاوە بۆ ئەوە هەموو مەیدانەکانی دەسەڵات تەبیعەتەن دەبێت پشتی ژنان و پشتی ئەم حەقانە ببێن. بەڵام تەبیعەتەن دیسانیش زۆر شت دەکرێت، دیسانیش زۆر
ئاڵوگۆڕی دەتوانێت بە وجود بێ بەر لەوەی کە ئەم حکوومەتە نەگریسەش ڕووخابێت. مەبەستی منی شەرەوە بوو خەڵک چاوەڕوانی ئەوە نەبن کە بوەستن هەتاکو وەڕوخێ بوەستن هەتاکو ئەو نظامە هەر نظامی سەرمایەداریش بڵین لەبێ نەچێت بەڵکو بیسەلمێنن کە ئێستش ئەتوانن هەر ڕۆژ قەدەم بە قەدەم بچنە پێشەوە دەستکەوتی زیاتر بەدەستبێن و ئەوە بکەن بە بنەڕەتێ بیکەن بە بۆ سەرکەوتنی زیاتر. مەبەستی منەوە بۆێنە تەبعاً منیش لەسەر و باوەڕم کۆماری ئیسلامی لە تویلی ساڵی ڕابردوودا پیشانی داوەکە لە ذاتی ئەو حکوومەتانیە کە ئازادی بە ژنان بداوە ئەو جۆرەی کە ژنان و پیاوان پێکەوە هاوشانی یەک لە کۆمەلگادا بەشدار بن لە هەموو شتێکە ئەوە کۆماری ئیسلامی پیشانی نەداوە. کاک سلێمانگیان من پرسیاری ترم نەماوە ئەگەر بۆ خۆت تەوزیحێکی زیاتر تەیە هەم لە خزمەتتا فەرموو. منیش زۆر سپاس دەکەم بۆ وەختێک کە داتان لە من دیالۆگەمان دەست خۆش. زۆر سپاس. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەو ڕۆی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ ئاتوخوازم.